هەرکوێکن سڵاوتان لێبێت خۆشحاڵم لاڵقەیەکی دیکە لە بەرنامەی ئێوارەی سلێمانی لەگەڵتان دەبم. سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەی ئێوارەی سلێمانی کە بەرهەمەکانی دۆلفینسیە. بێگومان ئێستا حەز دەکەن بزانن کە بەرنامەی ئەمڕۆمان کێمان لەگەڵە و پرۆگرام و تەوەری ئەمڕۆمان لەسەر چی دەڕوات. پاش ناوەڕێک لەگەڵ میوانەکەم لەگەڵتان دەبم. لە بەرهەمەکانی دۆلفینسیدا تەواوی مادە خۆراکیەکان هەیە. ئەگەر بتەوێت هەر مادەیەکی خۆراکی لە خوانەکانتان بەکار بێنن ئەوە بەرهەمی دۆلفینسی بەکار بهێنن، چونکە بەڕاستی ناوازن و بێموادی حافیزن و بە تەواوی تەندروستن. دووبارە سڵاتان لێبێ عەزیزان، وەک پێشتر باسم کرد ئەمڕۆ میوانێکی تایبەت لەگەڵمانە کە ئەویش هەم پزیشکێکی سەرکەوتوو هەم هونەرمەندێکی دەنگخۆشە. با پێکەوتینە لای بە خێراتنی بکەین و گوێ لە دەنگ و گفتوگەکانی بگرین. دکتۆر زۆر بەخێر بێت. زۆر سپاس. من زیاتر خۆشحاڵم و بە هیوان بەرنامەیەکی بەچێژ بێت بۆ بینەران. ئینشاءڵڵا بێگومان کە لەگەڵ هونەرمەندێکی وەک دانیشین هەر بەرنامەکەەوە چێژ بێت. زۆر سپاس بۆ هاتنت. دکتۆر با سەرەتا لە پرسیارێکی زۆر سادە و دەست پێ بکەم کە ڕەنگە زۆر جار ڕووبەڕت بوو بێتەوە. پزیشکی یاخود هونەر؟ وەڵا هەردووکی، چونکە ئەزانی چۆن کاڵەن ئەوەیان ئەوە من هونەرەکەم ئەتوانم زیاتر بڵێم وەکو خولیایەک، وەکو حەزێک، وەکو ئارەزوویەک، وەکو بەهرەیەک ئەگەر هەبێت پەیڕەوم کردووە، یعنی زیاتر بۆ حەزی خۆم و ئەنجا دواتر بۆ گوێگر و بۆ داواکاری ئەوانی کە گوێگرن یان هەوادارن یان هەر شتێکی ناوئانی. بەڵام پیشەکەەوە بەدەست خۆم بووە، خۆم بۆ هیلا کردووە با بڵێن پزیشکیەکە. لەبەرەوە هەردووکی بەشی خۆی پیرۆزە لەلام و هەردووکیشی جێبایەخ و شانازی بۆ بۆم، بۆیە ناتوان بەخوا هیچیان جیا بکەم. دەڵێن هونەرەکەی خولیای مناڵی بووە، بەڵام پیشەی ئێستای خولیای باوکی بووە. ئەمە ڕاستە؟ وەڵاهی بێگومان هەموو دایک و باوکێک حەزەکەن ئەگەر ڕۆڵەکەیان با بڵێن کوڕەکەیان یان کچەکەیان توانایەکی زیرەکی هەبێت. بەداخەوە لە وڵاتی ئێمەیە یعنی هەمووی حەزەکەیان بێ بە پزیشک یان بێ بە ئەندازیار یان بێ بە یەکێک لەو بوارە زانستیە بەرزانە، لەبەرەوەی کە بەداخەوە ئەتوان دووبارە بڵێم کە ئەڵم بەداخەوە لەبەرەوەی کە مناڵان یان ئەو کەسانی کە خوێندکارن یان قوتابین بە حەزی خۆیان ئەو بوارە هەڵنابژێرن کە خولیایان بووە لە مناڵیەوە. سا من ئەگەر لەم وڵاتە نەژیامایە لەوانەیە یان یاریزانێکی تۆپی پێ بوومایە، چکە زۆرم حەز لە تۆپی پێ، یان بواری مۆسیقا و گۆرانی ئەوانە پزیشکی ددانەکەی خۆم زۆر حەز لێیە، بەڵام شاردنەوەی ناوێت، ینی لایەنی هونەری دایمەن لە ڕووی جەستە و لە ڕووی ڕۆحی و لە ڕووی دەرونیەوە ئارامیەکی زیاتر تەیاتێ و ئەتوان بڵم سەرنجڕاکێشترە، زیاتر کێشتەکە بەرەو لای خۆی، بۆیە بوارە هونەرێکە خۆشترە. کەواتە بەڕای تۆ گرنگە دایکان و باوکان زیاتر ئەحتیمان بەوە بن کە مناڵەکان حەزی لێیە ببێ بەچی لەدا؟ بێگومان، چونکە مناڵ حەزی لە چی بوو لەو بوارەیە سەرکەوتوتر ئەوێ. بەڵام ئیتر ئەوەش بزانین ینی دایک و باوک لە بەرژەوەندی مناڵەکانی خۆیان ئەوەیان زیاتر بەلاوە گرنگە. بڵیت و نەڵیت بەداخەوە لە وڵاتی ئێمە نە وەرزش نە هونەر بە هەموو کایەکانیەوە ناتوانێت پاشە ڕۆژێکی باشت بۆ دابیم بکات. هەڵبەت ئەوە یەکێکە لەو خاڵانی کە دایک و باوک بیر لەواکەنەوە کە پاشە ڕۆژی مناڵەکانم سۆگەر بێ. ئەگینە ئەگەر ئێمەش وەکو وڵاتانی دنیا لە ڕێی وەرزش و لە ڕێی هونەرەوە بژێوی ژیان و با بڵین ئەو ژیانی کە هونەرمەندێک هەیەی لە وڵاتانی دەرەوە یان یاریزانێکی تۆپی پێهەیەی بڕواناکەم هەزار پزیشک و ئەندازیار ئەو ژیانی ئەویان هەبێت. بەداخەوە کە زۆرێک لەو کایانە لە وڵاتی ئێمە بە تایبەتی کە ئەڵێم وڵاتی ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمەلگا ڕۆژهەڵاتیەکان بە شێوەیەکی گشتی و بوارانیان فەرامۆش کردووە. ڕاستە. دکتۆر لە تەمەنی چەندەوە دەست بەکاری هونەر کرد؟ وەڵا ئەوەنە زۆر نییە، لەبەرەوەی کە من وەکوتم لە سەردەمی هەرزەکاری و لاوی و ئەمانە خەریکی خوێندن بووم، تاوەکو زانکۆشم تەواو کرد هیچ گۆرانی و ئەوانم نەوەتە بوو.
2006 لە کۆلێژی پزیشکیدان ئاهەنگی دەرچوونمان هەبوو حەفلەی تەخەڕوج ئەتر هەر خوێندکاریان هەر قوتابیە و چالاکیەکی پێشکەشە کرد لە ئاهەنگەکە من یەکێک لەوانە کە هاتە سەرێ من گۆرانی قژی نەرمم وت لەگەڵ کاگمیران سەردار ئەو بانکێش کرا بوو بۆ ئاهەنگەکە وەکو ژەنیار ئەتر بەدڵیان بوو تەلەبەکان بەلایەنەوە سیر بوو کە دەنگم باشە بۆچی تا ئێستا هیچ گۆرانیم نەوتوانە ئەتر وەکو شتێک تەرژیعێک بوو بۆم کە دوای ئەوە بیر لەوە بکەمەوە هەندێک لەو گۆرانیانە بڵێمەوە یعنی بە کورتی ئەتوان بڵێم لە 2007 و 2008ەوە سەرەتا گۆرانی ئەو گۆرانی بێژانی ترم بەسەبەت دکتۆر هۆکاری ئەو چی بوو سەرەتا لە گۆرانی وتنەوەی هونەرمەندانی ترۆ دەست پێ کرد وەگەسمونێک ویست وەریگری یاخۆڕافەیەک بوو بۆ تۆ نەبەخوا هیچیان لەبەر ئەوەی ئەو کاتە تازە سۆشیال میدیا هەبوو فەیسبوک هەبوو وەکو چالاکیەک حەزمە کرد ئەو بەهرێ ئەگەر هەم بێتیانە و توانە دەنگی هەمە هەنێک لەو گۆرانیانی کە خۆم حەزم لێ بوون وتمەوە و بۆکو هینێک وەکو چۆنەڵی چالاکیەکی ڕۆژانە من زۆر ئیمانم بەوە ڕەسمگرتن و ڤیددیۆ دانان و سێڵفی ئەمانە نییە بەڵام ئەوەم بە شتێکی جوان و گونجاو زانی لەو کاتەیە ئیتر ناڵم دوو دەنگانەوەی هەبوو هەنێکیان وتیان دەنگت زۆر خۆشە و بەردەوام بە و گۆرانی خۆت بڵێ و هەنێکیش ئەیان نەخێر گۆرانەکان خۆیان خۆشن هەچ کەسێک بیڵێتەوە خۆش دەرەچێت ئەتر وردە وردە ئەوەی دەکردم کە بیر لەوە بکەمەوە گۆرانی تایبەت بەخۆم هەبش لە ئێستادا خاوەنی چەند گۆرانی تایبەت بەخۆتی لە ئێستاە ئەوانی کە تا ئێستا بڵاو کراونەتەوە دوو ئەلبومم هەیە گەڕامەوە 14 تراک بوو بۆ کۆبڕۆمیش 15 تراک ئەمە 29 توان بڵێم 6 گۆرانی تریشم هەیە لە شێوەی سرود و گۆرانی نیشتیمانی و سرودی مناڵان و ئەمانە یانی تقریبەن بە هەمووی تقریبا 35 گۆرانی یەکەکە سەرکەوتوو بیشەڵا دکتۆر زیاتر چ ستایلێک لەگەڵ تۆ ئەو گونجیان حەزت بە چ جۆرە ڕسمی گۆرانیەکە ئاساییە مرۆڤ بەپی با بڵێن خامەی دەنگی بەپی جۆری دەنگی هەریەکە و جۆرە ستایلێک حەز لێکات زۆرینەی ستایلەکان بەلامەوە خۆشە بەڵام ئەوەی کە زیاتر سەرنجی ڕاکێشام هەر لە مناڵیشەوە نەک ئێستا زیاترەتوان بڵێم ڕۆمانتیکەکانە یان با بڵێن کلاسیکەکانە ئەو بابەتانەیە کە زیاتر سۆزداری بێت یان زۆر لەگەڵ گۆرانی ڕیتمیانیم زۆر لەگەڵ گۆرانی شادی بەخشانیم بەدەست خۆم نەبووە شتێک نەبوو بڵێم بیبەستمەوە بە هۆکارێکی تایبەتەوە مەرجیش نییە زۆر جار پێمەوترێت ئەم گۆرانیانە کە تۆ بە سۆزەوە ئێڵیت یان بەو هەستەوە ئێڵیت ڕنگانەوەی ژیانی خۆتە مەرج نییە دوور و نزیک لەوانەیە پەیوەندی بە ژیانی خۆمەوە ئەسڵان نەبێت خۆم یەکێکم لەوانی کە زۆر حەز بە گوێگرتنەکەم لە گۆرانی هەڵپارکی و گۆرانی شادیوانە بەڵام قەت یعنی ئامادەش نییە خودت بەنیازیشنی لە داهاتەوە گۆرانی ئازایی بووە لەبەرەوەی خامەی دەنگی خۆم ئەناسم ینی دەنگی من بە ئەمەلی ئەوە نایێت کە گۆرانی هەڵپارکیە بڵێم چکە ئەوەش جۆرێکە لە جۆرەکانی هونەر و توانە و سەلیقی خۆیەوێت وەک چۆن یەکێکە لەوانی کە بەندبێژن یان گۆرانی هەڵپارکی ئەڵێن گۆرانی شادیاڵن لەوانەیە نەتوانێت لە گۆرانیەکی خاوایان لە مەقامێکە سەرکەوتوو بێ ئەمەش بە هەمان شێوە باش بینت لەگەڵ مەقام چۆنە بینم لەگەڵ مەقام ئەتوان بڵم لەبەرەوەی کە شارەزایی ئەکادیمیەکەم نییە تەنها توان بڵم جۆری مەقامەکان جیاکەمەوە تەنها توان بڵم هەنێک لەو مەقامانی کە گوێم لێ بووە لە گۆرانی بێژەکانی تر لەوانەیە 100% وەکو خۆیان نێڵێمەوە بە شێوەی خۆم بیڵێم ئەدایی بکەم بەڵام زۆر شارەزاییەکی قوڵ و ئەکادیمیم نییە لە بەڕاستی لە بوارە مەقامات بەنیازنی لە داهاتوە زیاتر کار لەسەر مەقام بکەیت وەڵڵاهی ئینجا ئەوەش ئەکەوێتە سەرەوەی کە تۆ تا چەندێک دەرفەتە هەیە تۆ تا چەندێک من 2-3 دەوامی ترم هەیە بە دەر لە کارە هونەرێکە بەیانیان مامۆستام لە زانکۆی سلێمانی و کۆلێجی پزیشکیدان دوای نیوەڕوان لە بینگەیان با بڵێن عیادەکەی خۆم ئیشەکەم وەرزش ئەەکەم ئیتر 3-4 ئیش ئەەکەم بە هونەرەکەەوە 3-4
با بڵێن بابەتی جیا ئەتوان بڵم ئیش ئەەکەم هەر ئەوە نەدەرفەت ئەبێت منیش حەزەکەم ماوەم هەبێت بە شێوەیەکی ئەکادیمی سەبۆ نمونە من پیانۆ ئەژەنم بەڵام بە بیستنی سەماعی یعنی خۆم فێر کردووە منیش حەزەکەم دەرفەت هەبێت بە شێوەیەکی ئەکادیمی بخوێنم باشتر سوودی لێ بینم هەم بۆ بابەتی ئاوازدانان هەم بۆ پرۆڤەی دەنگی خۆم بەڵام ئیتر ئەگەر دەرفەت هەبێت لە داهاتوە لەوانێ ئەوەش بکەم ئیشەڵا چینە لای گۆرانیەک یەکێک لە گۆرانیەکانت کە وتوتە و هەمیشە لەگوێ هەموماندایە یەکێک لە گۆرانیەکانمان پێشکەش کە و دوای دەست بە گفتوگۆی ترەکەین چاو خۆش بێت. ڕۆژانێکەوە هەستەکەم جارێکی تر دێیتەوە لام بە ئومێدی ڕۆژێکی وا دەست لەسەر دڵ چاو لە ڕێگام لا سۆریە و هەموو ساڵە تۆی لە ڕۆحی مندا نەبڕی هێلانەی تۆ دڵی منە هەردێیتەوە چەند دوور بفڕی گەر بێیتەوە گەوراتری خەونی عومرم بەدیدێنی کەسێ مژدەی تۆم بداتێ چی پێ بدەم بە مزگێنی بەراو من بێ لێرە گوڵێک سار دەردێنێ بەفری سەرمەتوێتەوە وەک برچی تۆ ڕاشەنوێنێ کە تۆون بووی لەبەر چاوم سوێ چووە ناو ئێسک و خوێنم هیوا و تاسەی بینینەوە دوای کردووە تا بڵێنم گەر بێیتەوە گەوراتری خەونی عومرم بەدیدێنی کەسێ مژدەی تۆم بداتێ چی پێ بدەم بە مزگێنی ڕۆژانێکەوە هەستەکەم جارێکی تر دێیتەوە لام بە ئومێدی ڕۆژ
ڕۆژێکی وا دەست لەسەر دڵجا لە ڕێگا ناسۆریە و هەموو ساڵاتۆی لە ڕۆحی مندا نەبڕی هێلانەی تۆ دڵی منە هەردێیتەوە چەند دوور بفڕی دەنگ خۆش دکتۆرگیان سەرکەوتۆ بێت چاوەکەن دکتۆر بەنیازی کاری نوێنیت یان کاری نوێت نییە؟ بەرەوەڵا بەڵام حەزم کرد هەر بەسەریان نەڕوات ئەو گۆرانیە مزگێنی ئاوازەکەی مامۆستا بورهان بۆ بورهانی موفتیزادە و تێکستەکەشی مامۆستا ساڵح بێچار و کاری دابەشکردنی موزیکەکەشی هونەرمەندی خۆشەویست کاک هێمن حسێن کردوێتی و وەکو کلیپیش کاک سەرکەوت محەممەد کاری کلیپەکەی بۆ کردووە وەکو کاری تازە زۆر سپاس وەکو کاری تازە چەند ئیشێکی کەم بەدەستەوەیە بەڵام بەداخەوە ساڵێک ساڵ و نیوە کە بێت بە بۆنەی چوزان پەتایی نەگریسی کۆرۆنا و ئەو بارودۆخەوە کە هەیە بەڕای من بەرهەمی هونەری ئەبێت کەشێکی لەبار هەبێت لە ڕووی دەرونیەوە سەقامگیر بیت ئارام بێت خەڵک ئێستا بەڕاستی هەمووی هیلاکە لە ناخە زۆرێک لە ئێمە کەس و کار و ئازیزانمان لە دەستداوە بە بۆنێ ئەم پەتایەوە کەشێکی ئارامتر هەبێت کەشێکی سەقامگیرتر هەبێت چ لە ڕۆی تەندروستیەوە چ لە ڕووی ئابوووریەوە چ لە ڕۆی چوزان تەواوی ئەو قەیران و بارودۆخانی کە وڵاتەکەی پیاتێپەڕێ بێتەکایەوە منیش حەزەکەم بەرهەمەکان بڵاو بکەمەوە چەند بەرهەمێکی تازە هەیە بەڵام بەڕاستی لە ئێستا هیچیان تەواو نەکردووە هیچیان بەنیازیم بەم زوانە بزانین ناڵم چاوەڕێی بارودۆخەکە لەگەڵەوەیان نیت کە بۆ نمونە هونەرمەند ئەرکێتی لە بارودۆخەکاندا دڵی هەوادارەکانی خۆش بکات بەخوا ڕاستەکەی ئەو ئەرکەشی لەسرە بەڵام ئەوەشمان لەبەر چاو بێت کە وەکوتم ئەمە کەسێکی نزیک زۆرمان هەیە کە کەسی نزیکی خۆی هاوڕێی کەس و کار و خزمی لە دەستداوە بەرهەمی هونەری ئەگەر بتێ بە باشی بچێتە ناو خەڵکەوە ئەبێت چاوەڕێ ئەوکێ لە کاتێکی باشە تۆ بەرهەمە بڵاوکەیتەوە کاڵم لە کاتێکی باشە بەداخەوە ساخۆی بەهارە و خەڵکەکە حەزی لە چوونە دەرەوەی و حەزی لە دەشت و دەرە و لە سەیرانە و چوزان ئەوان حەزیان لە گۆرانی شادە بۆ نۆرۆزەوتۆش دووری لەم بارودۆخە ئەروەڵا ئینشاءڵڵا هەر خواکە خەڵک دڵی شاد و خۆشە بێت مشکلانی گۆرانی هەر ناڵێم بەڵام هەوادارانە پێویستیان بەدەنگی تۆ بە گۆرانی تۆیانی ئینشاءڵڵا ئەوەش بەپی دەرفەت بەڵام وەکو ئەلبوم تۆزێک لە ئێستا زەحمەتە بەڕاستی تر ئەلبوم گۆرانیەکان ئەتوان بە شێوەی سنگڵ تراک بڵاویان بکەمەوە باشترە چەند جار بەشداری کۆنسێرتە کردووە کۆنسێرت وەڵاهی نەمبژاردووە بەڵام لەوانەیە 6 بۆ 7 کۆنسێرت هەمووی لە شاری سلێمانی بووە بەداخەوە کە ئەڵەم بەداخەوە لە داهاتوە بچیت شارەکانی تری کە ئەڵەم بەداخەوە خۆم بە خزمەتکاری سلێمانی ئەزانم ئەوە مەجای مناقەشەیتیانە بەڵام بەداخەوە کە حەزەکەم ئەو کەسانی کە حەز بە گوێگرتن لە دەنگی منەکەن لە هەولێری خۆشەویست لە کەرکووک لە هەڵەبجە لە تاوای شار و شارچەکانی تریش بتوانم خزمەتیان بکەم و خزمەتکاریان بکەم مەبەستمەوە بکەوتم بەداخەوە ئەڕۆڵا زۆربەی هەموو کۆنسێرتەکانم لە سلێمانی بەڕێوە چووە بەرنامەوە بوو کە دوای ئەوەی کە 12/12/2019 کۆنسێرت یەکەم کرد لە سلێمانی شنەیبە بۆ سیدیە تازەکەم بوو بەناوی بۆ کێبڕۆم کۆنسێرتەکە بەناوی شنەیبەوە بووە بڕیار بوو کە دواتر لە هەولێر و لە کەرکووکیش کۆنسێرت بکەین بەڵامی تر ئەو بارودۆخی کۆرۆنا و ئانە لە مانگی 2-3 تر تەواوی ئەو شتانە وەستا بە ئومێدیەوەم دووبارە ئەڵەمەوە بارودۆخەکە باشتر بێت و بتوانم لەوێش خزمەت زیاتر حەز بە کۆنسێرتەکەی یاخۆت بە کاری ئەلبوم و گۆرانی وتنی تر بەڕاستی ئەوانی کە هونەری بێت من حەزی لێ یەکەم بۆ نمونە هەردووکیان ئەلبوم دروستکردنیش کە چالاکیکی هونەریە و هونەرمەند وەکو ئەرشیف ئەلبوم ئەمێنێتەوە لە ئەرشیفی هونەرمەندەکانە
و شتێکی زەڕورەکە هونەرمەند ئەلبومی تایبەت بەخۆی هەبێ وەکو کۆنسێرتیش کۆنسێرتم پێ باشترە و پێ جوانترە و پێ هونەریترە وەک لە لایڤ میوزیک و لە چوزانم دانیشتن و ئەوانم هیچی نییە لەگەڵ تاوی ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو هونەرمەندانی کە بۆچی بەشداری لایڤ موزیک ناکەی حەزت پێ نییە؟ لەبەرەوەی کەشەکە هونەری نییە بەڕاستی ئەوانی کە لە کافتریا و ڕێستۆرانتەکانە ئەچەند بۆ گوێگرتن لە هونەرمەندێک توان بڵێم بە پەنجەکانی دەست ئەژمێرێن لە سایانەوەی ئەوەی کە لە کافێکە دانیشتووە یان مەژغوڵی خواردن و خواردنەوەیە یان لەگەڵ هاوڕەکانی خۆی و کە سوکاری خۆیان مشتومەڕیان گەرمە و سەرقاڵی قسەکردن لەگەڵ یەکە لەوانەیە جاروبار ئاوڕێک بنە و چەپڵەیەک بۆ هونەرمەندەکە لێبن بەڵام کەشەکە هونەری نییە بەڕاستی پێم باش نییە ئیگینا لایڤ میوزیک چ لە ڕووی پرۆڤەی دەنگی هونەرمەندەکە شتێکی زۆر باشە کە تۆ ڕۆژانە لایڤ میوزیکە بێت لە ڕووی بازرگانی و با بڵێن لە ڕووی ئابووریەوە باشە بۆ هونەرمەندەکە هەروەها بۆ ژەنیارەکانیش پرۆڤێکی باشە بۆ توانای ژەنینیان بەڵام بەڕای من کۆنسێرتم پێ هونەریترە. باش دکتۆر راپۆرتێکمان ئامادە کردووە لەگەڵ دایکە ئازیزت قسەمان کردووە چونێتە لای ئاجابە پێکەوە بینەری قسەکانی دایکت بین و داواکاریکیشی هەیە بێگومان لێت بە چاوان با ببینی شاڵ. سەردانی دایکی دکتۆر ڕەوامان کرد و چەند پرسیارێکمان ئاڕاستە کرد ئەویش بەم شێوەیە وەڵامی داینەوە. وەکو هەموو دایکێک بۆ مناڵەکانی هەر باش بێ سەلامەت بێ هەر سەرکەوتوو بێ لە هەموو ئیشەکانیە خوا ئاگای لێ بێت و بچ. دکتۆر ڕەوا چ خویەکی هەیە کە لە منداڵیەوە تا ئێستا تەرکی نەکردبێت؟ سفەتێکی هەیە دیارە بورجی دوو پشکە عینادە لە مناڵیەوە تا ئێستا کە قسەیەکی کردبێ هەرەوە قسەیە یعنی قەناعەتێ پێکات تۆ بچیتە سەرڕێی ئەو لە قسەی خۆی دانابێت بە لە مناڵی شاوا بووە شتێکی ویستە بێ داوای شتێکی کردبێ بێدەن بەڵام قەت هەیتوتی نەبووە بە بێدەن قەناعەتی پێکردویت ئێستا شەرعی نیشت. ڕای تۆ چییە لەسەرەوەی کە دکتۆر ڕەوا تا ئێستا هاوسەرگیری نەکردووە؟ کەی حەزی کرد و کەی خۆی هاتە سەر ئەوەی قەناعەت بکا کە ژیانی هاوسەری دروستکە بە ئارەزوی خۆی ئەگینا من هەموو شتێکی لە ساسە بەدڵمە خوا لەگەڵ مناڵی هەمووان ئاگای لێ بێ لەگەڵ مناڵەکانی کەشمە بەڵام ئیتر کە قەناعەتی نەبێت وەڵا من دەمێکیشە حەزەکەم نەک ئێستا. بەچی دڵخۆشی و تا چەند گوێگری کوڕەکەت دەبیت؟ وەڵاهی خۆشە وەکو دایکێک ئەوەشم پێ خۆشە کە من هانەری بووم من هانممە هیچ پەشیمان نیم دایم ئەژڵێم ئۆخەی ژیان تا گوێم لە دەنی بوو عینێکم داناوە لە موبەق بەستیمرار بۆ خۆم گوێی لێگرم بە کزی کار خۆم گوێم لێ بێت. لە ڕێگەی پرۆگرامی ئێوارەی سلێمانیەوە داوای چی لە دکتۆر ڕەوا دەکەیت؟ داوای لێکەم سەرکەوتوو بێ داوای گۆرانی کیشی لێکەم ئەگەر تااقەتی هەبێ یەک پارچەی بچووک لە گۆرانیکی عەبدولحەلیمم بۆ بڵێت بە عەرەبی. چیت هەیە بۆ دکتۆری کوڕت؟ وەڵای لێرەوە پێڵم هەموو کاتێ هەر باش بی هەر سەرکەوتوو بی هەر بەو کیان و شەخسیەتە جوانەتەوە بیت هەر بەو ویقارەوە بی بە قوربانە بم هیچ کەی پێ ناڵێ. بەڵێ دکتۆر پێکەوە بینەری وتەکانی دایکی ئازیزت بووین سڵاومان هەیە لێرەوە بۆی زۆر سپاسێکین کە ئەمڕۆ دەرگای ماڵەکەی بۆ کردینەوە پێشوازی لێ کردین و دڵی نەشکاندین تۆشکە ڕۆشتی تۆ سپاسی ئەمێ جاریکە پێ بگەێنە سەر خۆش دەستی ماچەکەم و ئەویش و باوکیشم و هەردووکانت لێ نەسێنە تۆش لەوان نەسێنەری ئیشەڵڵا یەکێک لە وشەکانی دایکیتەوە بوو کە زۆر حەزەکە هاوسەرگیری بکەی کە بۆ هاوسەرگیری ناکەی وەڵاهی دڵیان ئەشکێنی دڵشکانن نییە بەخوا بەڵام دایمەن ئەوانیشە زان کە من زۆر شتێک قەناعەتی خۆم باسی کرد زۆر وانە بێت بەخوار عینادی نییە شتەکە من زۆر بیرەکەمەوە زۆر وردم زۆر لەسەر خۆم بۆ بڕیاران لە شتەکانە و بە پێویستیشی نازانم لەبەر خاتری قسەی خەڵک
هاوسەرگیری بکەم ئەکید وایە ژیانی تایبەت بە پێی نەبێ خۆت ئەوە خزمەت و نسیبیش ڕاستە دەرێت بڕیارجان لە دەستی خۆتایە و هەر بڕیارێکیش خۆت ڕاد لەسەر نەبێ بەڕاستی دروست نییە بەڵام باسی لەوە کرد کە خۆی مناڵیت کەسێکی عیناتی بەڵام لەسەر خۆی مەڵاهی ئەنجایتر ئەو باشترە زانێت چکە ئەبێ وابێت چونکە دایک باشتر مناڵە ناسێ و شتێکی ژنیە بڵێم بیشارمەوە ئەینادیەکە بەدەست خۆم نەبووە ینی هەروە بم لە مناڵیەوە بەڵام شتێکیش نەبووە کە ئیلا پێداگیری بکەم لەسەرەوەی کە شتێک باشیش نەبێت و هەر پێداگیری لەسەر باسەوەی کردوەتی بڕیارەکانی دروست بووە بۆیە لەسەریشی ئەوە بووە باش داوای گۆرانێکی لە کردیت وەڵڵاهی دەستی ماچەکەم بەڵام عەبدولحەلیمم لەبەر نییە ئەو خۆی یەکێکە لەوانی کە لە گەنجێتی خۆیوار حەزی لە دانی عەبدولحەلیم حافز کردووە بەس بەڵێنی ئێمێ کە گۆرانەکە یەک دوو گۆرانی ئەو لەبەر بکەم و بۆی بڵێم لە ماڵەوە بێ بەستا تو ئەم شتێکەکەی بۆ بڵێم هەر لەو گۆرانیانی کە خۆی حەزی لێتی بزانم بیرێکەکەمەوە یەکێک لەو گۆرانیانی کە خۆی حەزی لێی بێت باشە بەسەر چاوەکانە خۆش بێت مایکەکەش زانین گوێگرێکی باشی گۆرانەکانی خۆشتە باسی لەوە کرد کەواتە توانی گۆرانێکی خۆتی پێشکەشکی باسی کرد کە فەتەم ئیشکردەوە بەردەوام گوێ لە چاوەگرێ مناو کەسام هەموو ڕۆژێ هەیژین هەیژین مناو کەسام هەموو ڕۆژێ هەیژین هەیژین ژیانی ئەمڕۆ مەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی ژیانی ئەمڕۆ مەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی ئەمڕۆژ دیسان هاتوومە دەر هەیژین هەیژین ئەمڕۆژ دیسان هاتوومە دەر هەیژین هەیژین ژیانی ئەمڕۆم بفرۆشم بۆ کڕینی نانی سبەی لێم ناکرێ خاوەنی نان لێم ناکڕێ هەنایەکم پەنگاوەتە بین و گەرو هەنایەکم پەنگاوەتە بین و گەرو هەیدادەیداد هەیدادەیداد لەم بازاڕە بێڕۆح مەدە ژیان ئەرزانترە لەنان لەم بازاڕە بێڕۆح مەدە ژیان هەرزانترە لەنان دەنگت خۆش بێت ئەوە گۆرانی هونەرمەندی خۆشەویست مامۆستا نەجمەی غوڵامیە یەکێکە لەو گۆرانیانی کە دایکم زۆری حەز لێ بە هیوان با دڵی بێت لە جیاتی عەبدولحەلیمەکە لێم وەرگرت بەڵام گۆرانەکە هەر لەبەرە کات و کاتێککە بۆتەڵە دەنگت خۆش بێت ئیشەڵا کە بەدڵیە بێت بێگومان باسی لەوە کرد من خۆم لە نزیکەوە بینی مەڕۆ کە هەر گۆرانێت تۆ بێ لێ ئەو پێی خۆش قوربان سپاس سەرکەوتوو بیشەڵا دەستی ئەو ماچەکەم و چاوی تۆش زۆر سپاس دەکەم دکتۆر بەتەمانیت لە داهاتوە بە شێوەزارەکانی تر با بڵێن بە شێوەزاری گرمانجی یاخۆت هەر بابەتێکی تر گۆرانی بڵێیت بۆ هەوادارانت زۆر گرنگە کە
هونەرمەند بە زۆربەی شێوەزارەکان بە تایبەتیەوە ئێمە کە کوردین زمانەکەمان چەند شێوەزارێکی هەیە بۆیە گرنگە کە تۆ بتوانی بە هەموو شێوەزارەکان بەرهەمت هەبێ بەڵام لە هەمان کاتیشا من بە پێویستی ئەزانم کە کاتێک گۆرانیە کەڵێم بە تەواوەتی هەم لە وشەکانی تێبگەم هەم لە دەربڕین و چۆنێتی دامپیانانی وشەکان و لەوانەیە شارەزاییم هەبێت بەداخەوە هەنێک لە گۆرانی بێژەکان خۆیان سۆرانین گۆرانی بادینیەڵێن یان بە پێچوانەوە بادینین و گۆرانی سۆرانیەڵێن هەڵەی زاراوەیی و ڕێزمانی و زمانەوانی بەکارێنن ینی هەڵەی تیاکەن لە بەکارێنان ناڵێم هەمویان بەڵام هەندێک لەو بەرهەمانە ئەوم تیابینیوە بۆیە بەش بە حاڵی خۆم تا بە باشی زاراوەیەک نەزانم بە باشی نازانم بە گونجاوی نازانم کە بەو شێوەزارە گۆرانی بڵم بەس لەبەرەوەی بڵێن کە بەو زمانە ئەو گۆرانیم هەیە بەو زمانە ئەو گۆرانیم هەیە نه زمانەکە و باشی بزانم شانازی پێواکەم هەر یەکێک لەو دیالێکت و زاراوانی تر کوردیە و شانازی پێوە دکتۆر لای تۆ مەرجە هونەرمەند با بڵێن شارەزای بواری مۆزیکیش بێت یاخود گرنگ نییە وەکو مەرج نییە بەڵام زۆر گرنگە کە شارەزایی بوارێکی ینی لانی کەم توانێت ئامێرێک بژەنێ وەکوتم هەم یارمەتیات بۆ ئاوازدانان هەم بۆ پرۆڤەی دەنگی خۆی هەم بۆ پەلکێشکردنی بۆ ئاوازی تر و بۆ گۆرانی تر و بۆ مەقامە نزیکن هەموو مەقامەکان نزیکن لەیەکەوە کە تۆ لەسەر ئامێرێکدا بنیشیت بیژەنیت بیرۆکەی تازە دبێت بەڵام ئەگەر شارەزایی نەبێت وەکو من بەڕاستی ئەبێ هەر چاوەڕێی دەستی ئاوازدانەر و ئەمە ئەو بکەیت ئاوازێکی جوان دۆزیتەوە بۆی ئیشی لەسەر بکەیت ڕاستە دکتۆر وەک ستایلی بەرنامەکە چەند پرسیارێکی هاوڵاتیانمان بۆ وەرگویستویت کە لە تۆڕا کۆمەڵایەتیەکان باسی ئەومان کرد بوو کە بەڕێستان یانی بەرنامەکەمانن چەند پرسیارێکمان هەڵبژاردەوە با پێکەوەڵامیان چاوە خۆش بێ یەکێک لە هەوادارانی خۆتە دیارە نووسێتی توخوا پێ بڵە حەزی لە چ ڕەنگێکە بۆ زیاتر ڕەنگە ماتەکان بەکارئەهێنێ وڵی وابزانام بۆ سوتفەش هەردووکیم لەبەر کردووە من نیلی و شین زیاترە حەز لێە بۆچی کە ڕەنگێکە حەز لێە هۆکارێک هەیە نا بەڵام هەیە ئەڵێت بۆ نمونە کەسانێکان بەپێی با بڵێن ناخی خۆیان ناوەڵام بەس هەر لە سەرەتاوە لە مناڵی و زیاتر نیلی و شینی کاڵ و تۆخوتر هەموو ڕەنگە تۆخەکانت لا بەسەمترە ئەوانی کە تایبەتن بە شین یعنی ڕەشیش هەر تۆخە بەس هەر زۆرم حەز لێنی قاوەی هەر تۆخە حەزم لێنی زۆر باشە زیاتر نیلی و شین ئەڵەن بۆچی هەمیشە غەمبار دیارە و قەت بە شێوەیەکی شاد دەرناکەوێت وەڵڵاهی وانیم یعنی ئەوەی کە نزیکم بێ ئەزانێ کە نوکتەژەکەم و قسەی سوبەت و پێکەنین و قاقاوت لیان و ئانشم زۆرە بەڵام ڕەنگە لەسەر شاشەوە نەکرد لەسەر شاشە شتێک نییە بڵێم وا خۆم دەرخەم ئەوەش هەر پەیوەندیە هەیە بە کەسایەتی خۆت و بەو لە مناڵیەوە چۆن پەروەردە بوویت و یعنی ناتوان بە تەمسیل پێ بکەنم ئەگەر شتەکە شوێنی خۆی بێت پێەکەنم بەڵام ناکرێ من هەرچێکم بینی قاقایەکە بۆ لێ بەبوو مەرحەبایەکە لێ بکەم وانە بەپی بارودۆخەکە و پیشوێنەکە ئەکید بە تەمانیا خۆی لە کلیپدا دەربکەوێت زۆربەی کلیپەکان دەرکەوتوم بەڵام ڕۆڵم نەبینی شێوەیەکی ڕۆڵبینین دیارە پس باش نیم لە ڕۆڵبینینە لەوانەیە یەکێک لە هۆکارەکان ئەوە بێت کە باش نەبم حەقی خۆی نێمێ ئەکتەرێک ئەو ڕۆڵە ببینێت جوانتر ئەکتەکەکە ڕاستە لە دایکی دەچێت یاخود باوکی وەکو چوزانم ڕەنگە وەکو نیوا نیو هەنێک لە ڕووی کردار و با بڵین ئەمانەوە شانازیەکەم ئەگەر لە هەردووکیان بچم لە ڕووی ڕەنگی پێست و ئەوانەوە زیاتر لە دایکمەچم لە ڕووی لەواچێت کەمێک بێدەنگی ئەوانە شۆ تۆزە لە باوکمەچم بەڵام ئەیتر شانازیەکەم هیوادارم توانی بێتم لانی کەم هەنێک لە سیفاتە باشەکانی ئەوانم هەڵگرت تەمەەن درێژ بن بۆت لە ئەنگری چیانەیەەکە بارمێنخ و هەڵبژاردی ئەڵمانیا بۆیە بیرم کردەوە چکە کورد زۆربەی بەرشە و ڕیاڵە دوانێنی دکتۆر بستومە گەرچی تو کەسێکی زۆر لەسەر خۆی
و بەگشتی یاریوانیم بەڵام لە یاریە تۆڕاوی بۆچی ئەزانی چۆنە یعنی زۆر جار بڕوام نەکردووە بۆیان وێنە گرتم یان ڤیددیۆ گرتوم بە مۆبایل کە لە وەختی یاریە چۆن تۆڕابمەوانە چونکە وابووم لە مناڵیەوە کە چوومە یاریەوە بە جددی یاریم کردووە مەسەلەن برادرم هەبووە وتێتی بۆ کات بەسەر بردنیەکە یان بۆ جەوێکی خۆشە یان بۆ چەوری توانەوەیە کە قەڵەو بووەوانە من هەموو گیانم بۆ بە ئاو هیلاک بووموانە حەزم کردو بیبەمەوە بداوین بۆ بردنەوە چوومەتە یاریەوە ئەیتر کە من خۆم ئاوا هیلا بکەم و ئەویش ببینم ئاوا بە ئیسراحەتی خۆی بە هەوای شانی خۆی یاری بکات لەوانێت تۆڕەبوونەکە هەوادارێکە نووسێتی توخوا پێی بڵێ یەک کۆبلە لە گۆرانی شەکرە بەفرەمان بۆ بڵێ جا ئەتوانی یاخوای بۆ چیە بەسەر وڵایتر دیارە زۆر حەزی کردووە کە بەسەر سەر هەڵبەت گۆرانی هونەرمەندی خۆشەویست بەهجەت یەحیایە بەسەر چاوەکانە خۆش بێت فەرموو شەکرە بەفرە بەسەر سەرما ئارام ئارام دێتە خوارێ دێتە خوارێ دەرچێ جانی داپۆشیوە وەکو داری بن بنارێ دێتە خوارێ ئەڵوادەم تاکو بایانی چاو لێگنانێ هەر ببارێ هەر ببارێ هەر ببارێ ئەم شەو لە سای کێزە بەدا بە هەر سەرما بمتازێنێ باو بەفرە وەگە شۆڕابی هەموو گیانم بلەرزێنێ سبەی بێتە ئاو دیسان لێویکانی ببزوێنێ هەر ببارێ هەر ببارێ دەنگ خۆش بژی بەڵم سپاس بۆ تۆ دکتۆر مەجموعەیەک جا بڵێەوە کۆپلەیەکی بوو ئەمە کۆپلەیەکی بوو دەستت خۆش بێت سەوتت ئەو نەخۆشە حەزەکەن زیاترت بڵیت بێگومان تۆ یەکێکی لەو هونەرمەندانەی کە سەوتت بەحەی خۆشە کە ئیتر پێویستی بە موزیک نییە بەڕاستی ئاوتبا هەر دقینا ڕەنگە هەندێکیشمان حەزمان لەوە بەدوێنە مەجموعەیە ناو نازناوت پێڵم زانین چیت هەیە بۆیان باشە بورهان موفتیزادە چی یەگەێنێ بۆ تۆ تەنها کەس کە دڵم پڕە بێت بە بیستنی ناوی دوای دایک و باوکم بورهانی موفتیزادەیە توان بڵێم لەوانەیە خەڵک بە مبالەغەی بزانێ ئەم شتە بەڵام من مامەم نییە باوکم 5 خوشکی هەیە هەڵبەتانێکیان لە ژیانە نەماوە خالیان خۆش بەڵام بەسمەوەی برای نییە بەڵام ئەگەر برای هەبووە هەر بەقەدەر ئەوم خۆشەویست یعنی حسابی مامێکی خۆمی بۆکەم بەدەر لەوەی کە لە ڕووی ئاوازدانان و ئەوانەوە یارمەتیە تەنها لە ڕووە هونەریەکەەوە نیە کابراایەکی پڕاپڕە لە مرۆڤایەتی و لە جوانی و لە پاکی و ئەوەی کە من ئەیبین و ئەی ناسم ئەوەی بورهان موفتیزادە
هیوای تەمەندرێژی بۆ خوازم و هەر ئامین بمێنێ. ئینشاءالله ئامین ئینشاءالله. باوکت باوکم ئێوە ئەنجا سوێنتان خواردووە بێ بەم خانەگریان نا بەڕاستی بەڵام باوکم بەوە نایڵم کە باوکی خۆمە، بەڵام ئەتوان بڵێم مرۆڤی لەو جۆرەم نەبینیوە و ناشی بینم. ئەمەش بۆ تۆیە بزانین بۆی کە پێکەوە قسەی باشتری لەسەر بکەین. باوکم یعنی باوکم ئەو یانەی باوکم ئەو ژووری میوانەکەی خۆمانە. بەڵێ بۆ نایڵم کە باوکمە، سوپاس بۆخوا خەڵک ئەیناسێت بەشی خۆی و ئەزانم کە ئەوەی کە ئەو کردوێتی بۆ کورد و بۆ میلەت و بۆ خاک و بۆ شارەکەی خۆی هەمووی بە ئەرکی سەرشانی خۆی زانیوە، هیچ منەتی تیانەبووە. منیش وەکوتم بۆ ناکە باوکی خۆمە، بەڵام مرۆڤی لەو جۆرەم نەبینیوە، ئەوە نە میهرەبان، ئەوە نە پاک، ئەوە نە ڕاستگۆ. دکتۆرە دایکت دایکم فەرق ناکەم لە بینی دایک و باوکە، بێگومان هەردووکیان پیرۆزن، هەردووکیان خۆشەویستن، هەردووکیان وا إلى آخری. بەڵام ئەتوان بڵێن دایک ئەو بوونەوەرەیە کە دووبارە نابێتەوە لە ژیانە و هینیشە حەزەکەم بە کفر لێم وەرنەگیرێ خۆم بە ڕۆژوم، بەڵام ئەتوان بڵێم تەنها لەبەر وشەی کفرەکە ناڵێم خوا بگینە هەموو شتێکمە بەس خوام نییە، خوا بیهێڵێت و لەگەڵ باوکیشما و لەگەڵ دایک باوکی هەموو کەسێکە و تا هیوای تەمەندرێژی و لە شتاغیان بۆ خوازم. ئامین ئینشاءالله. با لەو کەسە نزیکەکان دەرچین. کاکە چیت هەیە بۆ هەوادارەکانت؟ هەوادارەکانم ئەو کوڕێکی برادرم هەیە سەربەستی ناوە، زۆر زۆر وەکو برام وایە، زۆر کوڕێکی خۆشەویست و دڵسۆز و عەزیزە. هەموو جارە پێم ئاڵێ تو ئەم وشەیە زۆر بەکارێنی چاویان ماچەکەم، دووبارەیەکەمڵم چاویان ماچەکەم، ڕێز و خۆشەویستیم هەیە بۆیان و هیوای تەمەندرێژیان بۆ خوازم، بە ئومێدەوەی کە بتوانم زیاتر خزمەتی دڵ و دەروون و گوێچکەیان بکەم، بەرهەمی جوانتر و باشتریان پێشکەش بکەم. ئینشاءالله. چیت هەیە بۆ کارەکەت وەک پزیشکێک؟ چیم هەیە بۆ کارەکەم؟ وەڵا سوپاسی یەکەم لەبەرەوەی ئەگەر ئەو نەبوایە نەمەتوانیت خۆم سپۆنسەری خۆمە کرد، خۆم بەرهەمە هونەرەکانی خۆم هەمووی خۆم بەرهەمی هێنم، ئەگەر ئەوە نەبوایە نەمەتوانی ئەو بکەم. باش بچینە لای گۆرانێکی تریان چاو خۆش بێت، با تۆسەر لەو بینەش دەچین چاو خۆش بێت. خۆم بیڵێم چۆنە پێداکە چییە؟ با خۆت بڵیت، با خۆت بڵیت، بەڵام ئێمە هەڵێ بژێرین. باشە؟ گۆرانیتمان بۆ بڵێ چەند جارم وت؟ پێشتر نووسیمە بۆیە ئاوای سەیرم کردێ هەر ئاوا بۆمان بڵێت چەند جارم وت بەسەر چاو خۆش بێت. چەند جارم قەسەمە خۆ، چەند جارم قەسەمە خۆ، ژەهریش بەدەست تۆ بێی خۆ، ژەهریش بەدەست تۆ بێی خۆ، چەند خۆشەویستی تۆ لە ئەی نازەنی شیرین کەلام، چەند خۆشەویستی تۆ لە ئەی نازەنی شیرین کەلام، بە قسەی خۆش دڵ بێنە جۆش بمکە سەرخۆش، چەند جارم
دەنگ خۆش بێت زۆر زۆر سپاس بەڕاستی ئەمڕۆمان دوومان کردیت سپاس بۆی کە ئەمڕۆمان بووی لامان دکتۆر گیان هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان زۆر خۆشحاڵ بین کە لەگەڵمان بوویت من زیاتر خۆشحاڵ دواوتەی تۆ بۆ هەوادارانت بۆ کەسانی کە خۆشت دەوێن خۆشیان دەوێت چاویان ماچەکەم دووبارە بە ئومێدەوەی کە بتوانم لە بارودۆخێکی باشتر و لە سەقامگیریەکی و لە ئارامیەکی باشتری تەندروستی و ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی زیاتری هەموو لایەک توانین بەرهەمی هونەری گوێ لێ بگرین و لە خزمەتیان نابم. چاوی ئێوە ماچەکەم زۆر سپاس بۆ میوانناریە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و زۆر زۆر سپاس. دووبارە سپاس بۆی کە تۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ ئێوەش. عەزیزان خۆشەویستان هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بۆ هیوای کە توانی بێتمان خەندە بخەینە سەر لێوەکانتان. سپلەوخوانی هەمووتان ڕازاوە بێ بۆەوەی کە باشترینەکان پێشکەش بە خانەواتەکانتان بکەن بەرهەمەکانی دۆلفیسی بەکاربێنن. دووبارە سپاس بۆ ئێوە و کاتێکی شاد بۆ هەموو لایەکتان.